سڵاو ڕێز هاوڕانی قەندیل پرێس سوپاس بۆ بەسەرکردنەوە و پرسیارەکانیشتان. هەروەکو دەزانن بێگومان لە سەتای ئەم ساڵدا ئیتر لە ڕۆژ ئاوادا لە باکووری سووریادا بەگشتی گۆڕانکاری زۆر بە پەلا هاتنە ئاراوە، بەڵام ئەو گۆڕانکاریانە ڕەگ و ڕیشەکانیان ئیتر کۆنترە دەگەڕێنەوە بۆ زۆر کۆنتر ئیتر بە تایبەتیش لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسد هاوسەنگەکانی هێز لە هەرێمەکە بە تەواوەتی گۆڕان. ئەمریکا ئیتر استراتیژی خۆی دەربارەی هاوپەیمانەکانی دژی داعش گۆڕی لە ئاکتۆرێکی نادەوڵەتیەوە وەکو هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش وەکو پێشمەرگە گۆڕی بۆ ئاکتۆری دەوڵەتی. ئیتر پێشتریش ئێمە و چەند هاوڕێکی دیکە بەردەوام هۆشداریان لەوەدا بوو وڵاتە زلهێزەکان، وڵاتە ڕاسیۆنالیستەکان، وڵاتە بەعاقلەکان ئیتر لە کۆتاییدا ئیتیفاق و یانیش ئارەزووی ئیتیفاق و هاوپەیمانیان لەگەڵ ئاکتۆرێکی نادەوڵەتی نییە. ئارەزووی ئیتیفاق لەگەڵ ئاکتۆرێکی نادەوڵەتی بەکارهێنانە ئیتر پارتنەرە واتە ئیتر هاوکار لەسەر زەوی، بەڵام بۆ کاتێکی زۆر کورت وە لە بۆ شتێکی ناچاریدا. ئیتر ئەو ئیتیفاقی سەر زەوی ئەگەر ئیتیفاقیش بێ پارتنەر کە ئەمریکیەکان هیچ کات نیان وتووە هێزەکانی سووریای دیموکراتیک هاوپەیمان ویانیش ئالیانسی ئێمەە، بەڵکو بەردەوام وشەی پارتنەریان بەکارهێناوە کە لە ئینگلیزیدا دەبێتە ئەوە کە ئەتۆ لەگەڵ ئەوان بەیەکەوە کار دەکەی لەسەر بابەتێک. و جێمس جێفری چەندین جار لە تەلەڤیزیۆندا ئەمەی ڕوون کردوتەوە کە ئەو شاهێت حاڵی ئەوە بووە ئەمریکەکان بەردەوام وتویانە ئێمە بە تەنیا هاوکاری یەکتر دەکەین لە شەڕی داعشدا، کارمان بەوە نییە ئێوە ئیتر سووریا هێڕشتان دەکاتە سەر ویانیش تورکیا هێڕشتان دەکاتە سەر، ئێوە بە خۆتان تەدبیری خۆتان لەو بارەیەوە وەربگرن. یعنی هاوپەیمانیەکەی ئێمە لە ناو کەوانە داڵیم هاوپەیمانی بە تەنیا پەیوەندی بە شەڕی داعشەوە هەیە. ئیتر ئەمە پێشتریش هەبووە و لەو ئەو ئەگەر قسە لەسەر زانیاریەکان بێ ئەو زانیاریانەی لەدەست مندانە چین، یعنی ئەو زانیاریانە پێشتریش هەبوون و ئێستاکەش ئیتر چەندین جار دووبارەم کردوونەتەوە کە هاوڕێیانم و سەرچاوەکانم لە ڕۆژ ئاوا بە تایبەتی ئەوانەی کە لە کاری تەرجمانیدا بەشداریان کردووە ئەوان چەندین جار ڕاستەوخۆ بە منیان وتووە بە شەخصیکە ئەمریکیەکان بەردەوام ئەو شتیان دووبارە کردوتەوە کە ئێوە بە تەنیا لە شەڕی داعشدا هاوپەیمانی ئێمەن، بەڵام ئێمە نەمان ویستووە باوەڕ بکەین، ویستومانە باوەڕ نەکەین، ویستومانە ئیتر لە خەیاڵی خۆماندا پەیوەندیەکی ڕۆمانسی حتا دروست بکەین. یعنی ئیتر ئەمە تایبەتمەندی کوردە، تایبەتمەندی کورد بەردەوام وایە. مەسەرەن تەماشا دەکەی کوردی ڕۆژهەڵات لە دیاسپۆرا بە تایبەتیش، ینی کە پێی دەوترێت ناسیۆنالیزمی دیاسپۆرا، بەردەوام خەونێکی ڕۆمانسی دروست کردووە کە ئیسرائیل هاوپەیمانی کوردەکانە. ئیسرائیل هاوپەیمانی کوردەکانی ئێران لە دژی ئێران، هاوپەیمانی کوردەکانی سووریایە لە دژی جیهادیەکان و حتا دوایی کە لە ڕاستیدا ئەست و ئەساسی ئەو بابەتە نییە. ئەوە واتای ئەوە نییە لە ناو ئیسرائیلدا هیچ کەس عاتیفە و هەست و سۆزی لەگەڵ کوردەکاندا نەبێ. بەڕای من لە ناو بیرۆکراسی ئیسرائیلدا زانیاریەکانیش ئەمە پشتڕاست دەکەنەوە. ناو بیرۆکراسی ئیسرائیلدا هەست و خۆشەویستیەک لە بۆ کوردەکان هەیە و ئەمە پەیوەندی بۆەوە هەیە کە دوو نەتەوەن لە ناوچەکەدا ئیتر لەلایەن نەتەوە زۆرینەکان و یانیش ئاینە باڵا دەستەکان زۆر جار ئیتر ڕوبەڕووی کێشە بوونەتەوە. بەڵام ئەو جۆرە خۆشەویستی، ئەو جۆرە هەست و سۆزە تەرجمەی سیاست دەکرێتەوە نەخێر. لە چه کاتێک تەرجمەی سیاست دەکرێتەوە؟ لە کاتێکدا کە ئەتۆ لە بابەتە استراتیژیەکان باوێ سەرمێز، بابەتی استراتیژی لەسەر مێزەکە دابنین چین، بابەتە استراتیژیەکان ئەوەنە بۆ نمونە باسی ئیسرائیل بکەین کە کاریگەریەکی زۆری لەسەر پەیوەندی کورد و ئەمریکاشەوە هەیە. لە بۆ ئیسرائیل یەکەمین ئەولەویەت
ئاسایشە و ئاسایش پەیوەندی بەچیەوە هەیە بە سنووری فیزیکیەوە هەیە بە جوگرافیاوە هەیە ئێمە جوگرافیایەکمان نییە کە بگاتە ئیسرائیل وەکو دروزەکانی سوێدە ئەوان هەیەە و لە هەمان کاتدا ئێمە شتێکمان نییە کە بکە لە بۆ ئاسایشی ئیسرائیل بیکەین بەڵام ئێمە شتێکمان هەیە کاتێک ئیسرائیل کێشەیەکی لەگەڵ تورکیا هەبێ بۆ نمونە کاتێک تورکیا ئیتر باسی فرمێچکی تیمساحی بڕێژێ لە بۆ غەزە لە بۆ حەماس بە تایبەتی لە بۆ حەماس ئەو کاتە ئیتر ئیسرائیلیش دێ کارتی پەکەکە و پەژاک و نازام حتا حیزبەکانی دیکەش بەکاردێنێ وانە ویانیش کارتی پێدە بەکاردێنێ ویانیش کارتی هێزەکانی سووریە دیموکراتی بەکاردێنێ بەڵام بەکارهێنانەکە بۆ ئەو مەبەستەیە بۆیە بەگشتی لە پەیوەندی نێودەوڵەتیدا دەبێ مرۆڤ ئیتر بەکارهێنان واتە هاوکاری یەکترکردن لە بوارێکدا و لەگەڵ ئیتیفاق جیا بکاتەوە هەتا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تەنیا لایەنێک متتەفقی ئەمریکایە ئەویش ئیسرائیلە تەنانەت ئیسرائیلیش لە هەموو بوارێکدا متتەفقی ئەمریکانیە ئێستا کە ئەوڕۆکە ڕۆژی چەندە 12 فێبریوەریە من قسە لەگەڵ ئێوە دەکەم دوێنێ 11 فێبریوەری کۆبوونەوە لە نێوان ترامپ و نەتەنیاهۆ کرا دەربارەی ئێران تەماشای کۆبوونەوەی چاپەمەنی هەردوو لایەن بکە بە ئاشکرا بۆ دەردەکەوێت کە ئەمانە ڕێک نەکەوتونە و ناکۆچیی زۆر گەوریان هەیە لە بینی یەکتریدا واتە تەنانەت هاوپەیمانەکانیش لە ئێستادا هاوپەیمانە هەرە دڵسۆزەکاندا هاوپەیمانیەکن کە ئەکرێ ناکۆچیان لەگەڵ یەکتری هەبێ یەک دوو هاوپەیمانەکان یعنی جگە لە ئیسرائیل ئەگەر باسی هاوپەیمانەکانی کەندا و بکەین ویانیش تورکیا و ئەمریکا بکەین وانی سعودیا و ئەمریکا بکەین باشە من پرسیارت تێ دەکەم بۆ تورکیا چەکی S400 لە رووسیا دەکرێت بۆ ئیدی سعودیا ئەچێ لە بۆ مەسەلەی پیشەسازی نوکلەری لەگەڵ پاکستان ڕێک دەکەوێت لەگەڵ ئەمریکا ڕێک ناکەوێت بۆ ئیتر سعودیا هەتاوەکو دێ پەیوەندیەکانی خۆی لە هەموو بوارەکاندا لەگەڵ چاینا لەگەڵ رووسیا بەردەوام دکا و پێشی دێخی لەبەر ئەوەی هاوپەیمانیەکان لە سەدەی 21میندا هاوپەیمانیەکن پەیوەندیان بە کۆنژۆکتور هەیە بە هەڵ و مەرج هەیە بە کاتێکی دیاریکراوە هەیە هاوپەیمانیەکی دوور و درێژ نین ئێمەش لەسەر زەوی بە هەمان شێوە بووین ئەمریکا استراتیژیەکەی خۆی ئێستا پێدەچێت بە تایبەتی ئەمریکای دۆناڵد ترامپ استراتیژیەکەی واگۆڕی بێ یەک تحدای هەرە نزیک لە ناوچەکەدا و هەرە گرنگ دەربارەی ئیسرائیل ئێرانە ئێران ڕژێمێکی وەک ڕژێمێکی شیعە دەبینن هەرچەندە ئێران کاتێک هاوپەیمانی دەکات لە وڵاتێک لە وڵاتێکی وەکو لوبنان بۆ نمونە تەماشا دەکەی هاوپەیمانیەکەی بەتەنیا شیعیەکان نین بەتەنیا حیزبوڵڵا نییە بەڵکو لەگەڵ مەسیحیەکانی شێتی بەڵکو لەگەڵ بەشێک لە عەرەبە سونیەکانی شێتی بەڵام وەکو ڕژێمێکی شیعە دەیبینن لە بەرامبەر ڕژێمی شیعە چ پێویستە ڕژێمێکی سونی پێویستە لە بۆ ئەوەی ئەو ڕژێمە سونیە هەبێ چ پێویستە ئەو ڕژێمە سونیە دەبێت جیاوازتر بێ لە ناسیۆنالیزمی عەرەبی پێشوو یعنی قەزافی سەدام حوسێن میشل ئەفلاق ئەسەد کە ئەمانە ئیتر یەک دژمنیان هەبوو ئیسرائیل بوو دووەمین دژمنیان ئیمپریالیزم بوو واتە ئەمریکا و ئامانجی هەرێ گەورەشیان نەفت العەرەب للعەرەب بوو یعنی نەوتی عەرەب بۆ عەرەبەکان واتە خۆماڵیکردنی نەوت بوو و لە هەمان کاتدا بە تەکتیکەکانیان بە ئیتیفاقەکانیان لەگەڵ سۆڤیەتی پێشوو ئیتر دەیانتوانی لە بەرامبەر ئەمریکا خۆڕا بگرن ئەمڕۆکە ئەمانە هەر هەمویان ڕووخاون بەڵام ئەمریکا نایهەوێ ئەمانە دروست بکاتەوە دەیهەوێت لە جیاتی ئەمە ئیسلامێکی سیاسی سونی کە ئیتر زۆر شتی لە دەست داوە پێشتر لە لیبراتۆر و لە تاقیگەکانی ئەمریکا و MI6 و CIA دا تێپەڕیوە تاقی کراوەتەوە و ئیتر ئەمانە کۆمەڵێک خاڵی لاوازیان هەیە وەکو مەسەلەی ئابووری وەکو مەسەلەی لاوازبوون یعنی کۆمەڵگەیان بە تەواوەتی لەگەڵدا نیە
لا هەمان کاتدا ئیتر کۆمەڵێک خاڵی لاوازی دیکەی وەکو ئیتر ئەو تاوانانەی کە پێشتر کردویان تاوانەکانی تێرۆر کردویانە وەکو جەبهەتول نوسرا کە پێشتر کردوێتی وانیش ئەلقاعیدە کردوێتی ئەمانە کۆمەڵێک کارتن ئەکرێ ئەمانە لە دەست خۆیاندا بهێڵنەوە و ئەمانە لە بەرامبەر ئێران بەکاربێن بەڵام بۆ ئەوەی لە بەرامبەر وڵاتێکی گەورەی وەکو ئێران بەکاری بێنێت دەبێ ئەمە بکەیت دەوڵات و دەبێت دەوڵەتەکەش مرکزی بێ دەوڵەتەکەش مرکزی بێ یعنی جیاوازی سیاسەتی ترامپ لەگەڵ سیاسەتی سەرمایه‌داری کلاسیکی ئەمریکی ئەوەیە سیاسەتی سەرمایه‌داری کلاسیکی ئەمریکی ئێمە لە سەردەمی بایدندا پێمان وابوو کە ئەمریکا لە کۆتاییدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر سیستەم یعنی زیاتر بۆ لای مەیلی بۆ لای سیستەمی لامەرکزی دەچێت سیستەمێک کە مەرکز نەبێ لامەرکز بێ و وەکو عراق هێزەکان بتوانن هاوسنگی لە بەرامبەر یەکتری دروست بکەن و ئەمریکا ببێتە نێو بژیوانیان و ئەمە وا بکە کە لە کۆتاییدا ئیتر سەرمایەی ئەمریکی بتوانی بڕیاردەری کۆتایی بێ یانیش بڕیارەکان لە دژی سەرمایەی ئەمریکی نەبن بەڵام ئیتر تەماشامان کرد لەبەر ئەوەی ئەولەویاتی ترامپ لەو سەردەمەدا ئێستاکە بە پلەی یەکەم ئێرانە لە بۆ ئێرانیش ئیتر ئەتۆ بە تەنیا ئەمریکا بەخۆی ئامادە نیە سەربازەکانی خۆی بەکوشتندا ئامادە نیە ئابووری خۆشی لەوێ بەفیڕۆ بدا ئیسرائیلیش بە تەنیا ئەو کارە ناتوانێ بیکە لە بۆ هەندێک ئیتر هێزێکی ئیسلامی پێویستە بەڵام ئەو هێزە ئیسلامیە سونیە دەبێت بکرێ بە دەوڵەت و دەبێت دەوڵەتەکە مەرکزی بێ و بەهێز بێ بەڵام لە بەرامبەر ئەمەدا هێزەکانی سووریای دیموکراتی کە بناغەیەکی مارکسی و سیکولاریان هەیە لە بۆ ئەمە دەست نادەن ئەمەش لایەنی دووەمینە ئیتر ئەتوانین بڵێن کە ئەو گۆڕانکاریانە هاتنە ئاراوە لە سیاسەتدا ئیتر پشتکردن و خیانەت و خەنجەردان لە پشتەوە ئەم زۆرە شتانە نییە لە سیاسەتدا ئەتۆ دەبێت حسابی خۆت و تەکتیکی و استراتیژی بکەیت یعنی تەماشا دەکەین لەو بارەیە هەتاوەکو ئێستا هەتاوەکو ئەم دواییانش مەسەلەن بەپێی ئەو زانیاریانە هەرچەندە هەندێک سەرکردەی پێدا دەیانگوت ئێمە پشت بە خۆمان دەبەستین و فلان و بێوان بەڵام پشت بەستنێکی بەو شێوەیە نەبووە دیارە و زانیاریەکانی منیش باس لەوە دەکەن کە ئەوان ویستویانە لە خەیاڵی خۆیاندا باوەڕ نەکەن بەو قسانەی ئەمریکا کە ئەوان ڕۆژێک دەکشێنەوە یانیش هیچ ئیتیفاقیشیان لەگەڵ ئێمە نییە بەردەوام ویستمانە وا باوەڕکەن کە ئیتیفاق لەگەڵ ئێمەدا هەیە ئەمە جاری یەکەمە نەخێر بەبیرم دێ لە ساڵی 2003 2004 5 بە تایبەتی ئەگەر ئێستا کەس ڕۆژنامە کۆنەکانی وەکو هاوڵاتی و ئاوێنە و ئەمانە ئەرشیفەکانت لابن بیکەوە بە ئاشکرا بۆت دەرەچی کە ئەکادیمیسیەنەکان و استراتیژیستەکانی کورد و ئەمانە چیان دەنووسی بەردەوام ئێمە متفقی استراتیژی ئەمریکین بەڵام لە ڕێفراندۆمدا لە ئەنجامی ڕێفراندۆمدا ئێمە بینیمان کە ئێمە چ زۆرە متفقێکی استراتیژی ئەمریکین ینی شتی وایە لە ئارادانیا ئەوە مەسلەیەکی ڕۆمانسیە کە هێزە کوردیەکان بەردەوام ئەو ئەدەبیاتە بە پێش دەخەن و بەو شێوەیە لەلایەن سوسیال میدیا و میدیاکانیاندا و بە تایبەتیش میدیای پۆپیلیزدا ئیتر دەرخواردی خەڵکی دەدەن و لە کاتی لێ قەوماندا ئیتر خەڵکەکە ئاڵێ ئەمریکا پشتی تێکردین ئەمریکا هەر کات پشتی لە تۆ کردووە ئەمریکا لە سەردەمێکدا لە شەڕی کوبانێدا کە لە عراق دەرچوو بوو و بینی لە عراق کە دەرەچێ داعش دەگەڕێتەوە حتا پێشەوەی داعش بگەڕێتەوە کاتێک ئەمریکا لە عراق دەرچوو ئیتر تەماشای ساڵی 2009 2010 بکە مەسەلەن ساڵی 2009 کاتێک بارزانی دەچێتە ئیماراتی عەرەبی و ئیتر ئیتیفاقێک لەسەر پترۆڵ دەکا لەگەڵ کۆمپانیا ڕۆژ ئاواییەکان ئیتر لە دوبەی بەو شێوێش دەگەڕێتەوە کوردستان هەر لە دوای ئەو چیرۆدا کۆمپانیا چاینەکان و رووسەکان دێن ئەمجارە ئیتیفاقێک لەگەڵ نووری ئەلمالیکی ئێستا دەکەن و ئیتیفاقەکە ئیتر لەگەڵ نەوتی عراقە کە نەوتی عراق بەتەنیا نەوتی بەسرا سێ ئەوەندەی نەوتی هەرێمی کوردستانە کواڵیتەکەشی باشترە ئیتر لە شوێنەکانی دیکەش نەوت هەیە و ئیتر بە پەلە ئیتیفاق دەکەن و ئەو ئیتیفاقش لە ماوەی 2-3 مانگدا دەخەنە کاردا ئیتر
لۆجستیک بەبەر ئێرانیەکان دەکەوێت لۆجستیک و ئاسایشی ئەو ئیتیفاقا و ترانسپۆرت بەبەر کۆمپانیا ڕووسەکان دەکەوێت کڕین و هاوردەکردنیش بەبەر چینیەکان دەکەوێت لە ساڵی 2009 2010 ئەوانەی تەماشای وەزعی هەرێمی کوردستانیان کردبێت دەبینن کە چ پارەیەک دەڕژا ناو بازاڕەکاندا سەرباری ئەوەی ناکۆچی زۆر هەبوو لە بینی مالیکی و بارزانیدا بارزانی لە بەرامبەر مالیکیدا بەردەوام ئیتر پشتگیری لە بەرەی سنی دەکرد و بەردەوام کارتی تورکیای بەکاردەهێنا ئیتر سەرباری ئەوەش تەماشا دەکەی بازاڕەکانی هەرێمی کوردستانیش چۆن هەرێمی ینی هەموو عراق چۆن ئیتر پڕ بوو لە دۆلار و لە پارە لە پڕەوە ئیتر تەماشامان کرد داعش هات کە داعش هات ئیتر داعش لە کۆنتڕۆل دەرچوو ینی بەو شێوێ نەبوو بڕیار بوو داعش دوای مووسڵ هێرشی بەغدا بکە بەڵام تەماشامان کرد هێرشی شنگال و مەخمور و هەولێری کرد وانە ئیتر هەولێر مەسلەیەکی گرنگە لە بۆ ئەمریکیەکان لە 2003دا ئیتر بریارێکی وایان داوە لەبەر ئەوەی ڕیاریتەی عراق وایە لە 1665 نفوسەکەی شیعە و ئەلیتی شیعە لە ئێران ئاوی خۆیان خواردۆتەوە زۆربیان لە ئێران پەروەردە بوونە لە ئێران گەورە بوونە نانی ئێرانیان خواردووە ئیتر لە بەرامبەر ئەواندا دەبێ هاوسەنگیەک هەبێ هاوسەنگی کورد و سونە بە ئەساس وەربگیرێ کورد و سونە لە بەغدا زۆر بەهێز بن بتوان هاوسەنگی دروستکەن لە بەرامبەر شیعەکاندا ئیتر لە بۆ هەندێک هەولێر ناوەندێکی گرنگ بوو خۆی لە خۆیدا سونە خۆی ڕاستپار بۆ ئەلقاعیدا ئیتر بە تایبەتیش لە شەڕی داعشدا ئێمە بینیمان کە هەموو باسیە کۆنەکان بوونەتە داعش باسیە کۆنە ئەلمانیە سیکولاریەکان هەمویان بووینەتە داعش و بە ئەڵڵاه ئەکبەر سەردەپەڕێنن ئیتر ئەمە وای کرد کە ئەمریکا ببینێ ئەو داعشە ئیتر لە کۆنتڕۆل بە تەواوەتی دەرچووە دەبێتە هەڕەشەیەک بۆ سەر ئەمریکا و ئیتر ئەمزارە لە دوای کۆمەڵکوژیەکەی شەنگال کە لە بۆ ئەمریکاش ئیتر نیشانی پرسیاری دروست کرد ئەمزارە بەری خۆیاندا کوبانێ لە کوبانێ یەپەگە بەرگریەکی کرد بەڵام ئەو بەرگریە بەس نەبوو بەبێ پشگیری ئەمریکا ئەو بەرگریە نەدەکرا هەتا دوایی بەڕێوە بچێ ئەمە حقیقەتێکە یعنی ئامادە بوو لە بۆ مردن لە بۆ فیداکاری ئەم شتانی هەموو کردن بەڵام تواناکان ئەمە نەبوون کە لە بەرامبەر هێزێکی وها گەورە کە لە مووسڵ هەموو تەکنۆلۆژیای ئەمریکی بەدەست خستووە لەولاشەوە هەندێک هێزی دەوڵەتی هەنا یارمەتی ئەدەن هێزی ناوچەی هەنا ئیتر لە پڕەوە لە هێرشی کردە سەر کوبانێ و لە کوبانێدا ئیتر ئەمریکیەکان بڕیاریاندا لە جیاتی بە کوژدانی سەربازی خۆیان کۆمەڵێک سەرباز لە سووریا بێڵنەوە لەگەڵ یەپەگە ئیتیفاق بکە بەڵام یەپەگە لەبەر ئەوەی هێزێکە کە پاشخانی پەکەکەی هەیە کە ئەدیرەکان هەمویان پێشتر لە شاخ بوونە لای پەکەکە بوونە ئەمە کێشەی لەگەڵ تورکیا بۆ دروستکردن و لە هەمانکەدا کۆمەڵێک عشیرەتی عەرەب هەبوون کە ئەو عشیرەتە عەرەبانە ئەگەر ئەمریکا فریایان نەکەوێ ئەوانە لە دەستی یان دەبێت لە دەستی ئەسەد دابن یان دەبێت لە دەستی داعش دابن بە هەردوو سەریشەوە لە بۆ سیاسەتی ئەمریکا زەرەرە هەر لە بۆ هەندێکتر ئەمریکا ئەمجارە هەڵسا یەپەگەشی وەرچەرخاندە هێزەکانی سووریای دیموکراتی ئیتیفاقی کورد و عەرەب ئەمە لەگەڵ ئایدۆلۆژیاکانی ئۆزرانیش دەگونجا برایەتی گەلان بەڵام ئەو برایەتی گەلانە بە شێوەیەکی غەڵەت تەرجومەکرا و لە شوێنێک چاندرا لە سەحرایەک چاندرا کە لەوێ نە ئاو هەیە ئاوی بدەیت و نە خاکەکەی بەشی برایەتی گەلان دەکا یعنی لە جیاتی برایەتی گەلان چوون برایەتیان لەگەڵ عەشیرەت و شتی وا کرد و ئێستا کە تەماشا دەکەین لە سوسیال مێدیادا ئیتر بۆتە مەزەی سوسیال مێدیا ئەو برایەتی گەلانە و هەموو شکستەکەی ئێستاکە لە برایەتی گەلانەوە کورد دەکرێتەوە کە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە یعنی ئەو برایەتی گەلانە هەبایە و نەبایە هەر ئەو ڕەوشە دەبوو ئەوە غەڵەتێکی حیساباتی استراتیژیک و سیاسیە لە ناوچەکەدا هیچ پەیوەندێکی بە برایەتی گەلانەوە نییە هەتاوەکو ئێستاش ئەو عەرەبانەی قامیشلی و جززیرە هەتاوەکو ئێستاش لەناو هێزەکانی سووریای دیموکراتیکدا ماون هەتاوەکو ئێستاش ئەمە زانیاریە هێزەکانی سووریای دیموکراتیک هەتاوەکو ئێستاش یعنی ئەگەر لە سەدی
شێستیش نەبێ بەڵام لە سەدی 20 هێزەکانی عەرەبن یعنی سوریانیەکانی لە ناودان ئەرمەنیەکانی لە ناودان ئێزیدیەکانی لە ناودان تورکمەنەکانی لە ناودان ئەمە ئەوەی ڕوویدا ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک عەشیرەتەوە هەیە تایبەتمەندی عەشیرەتیش لە ناوچەکەدا دەناسرێ. ئیتر ئەو بابەتانە پێویستە بەو شێوەیە لێک بدرێنەوە. ئەمریکا ئەو کاتە هەڵساییتر ئیتفاقێکی وای دروست کرد و ئەو ئیتفاقا لە بۆ ئەوە بوو کە لە جیاتی ئەمریکا ئەمانە داعش کۆنتترۆل بکەن بەڵام ئێستاکە کە داعش نەماوە ئیتر لە ڕێگای چی پێ ئەڵێن هێزێکی دیکەی سنی ڤەرسیۆنێکی دیکەی هەتا ڤەرسیۆنە ئەسلەکەی داعش ئیتر دەیانەوێ ئەو داعشە دیزاین بکەن و بیکەن بە دەوڵەت. خۆی لە خۆیدا ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر شتی بەرامبەر ئیسلامی سیاسی دووبارەکردنەوە و لە هەموو شیاندا شکستی خوارد. مەسەڵەن ئیسلامی سیاسی جاری یەکەمین تەماشا دەکەی وەهابیزم بەکاردێنێ وەکو ئایدۆلۆژیایەک وەکو بناغەیەکی کۆمەڵایەتی لە ئەفغانستان لە دژی یەکێتی سۆڤیەت لە ساڵی 1970 ئیتر سۆڤیەت لە ڕێگای یعنی سۆڤیەت ناچاری پاشەکشێ دەکەن وانە و کاتێک سۆڤیەت پاشەکشێ دەکە ئەم جاریان ئیتر دوای ساڵێک سۆڤیەت هەڵوەشایەوە ویانیش ڕووخە بەڵام زۆری پێناچێ ئەم جارە لە 2000ەکاندا ئیتر ئەڵقاعیدا دەبێتە هەڕەشەیەک بۆ سەر ئەمریکا هەتاوەکو هێرشەکەی 11 سپتەمبەرمان بینی کە 5,000-6,000 کەسی کوشت وانە ئیتر ئەم جارە ئەمریکا هەڵسا هێرشی کردە سەر ئەفغانستانی داگیر کرد و کۆمەڵی کەسی سیکولاری گەندەڵی هێنا 20 ساڵ بە خێوی کردن بەڵام ئەمانە جگە لە پڕکردنی گیرفانی خۆیان نیانتوانی لە ئەفغانستان هیچ گۆڕانکاری بکەن هیچ گۆڕانکاری بکەن نە کۆمەلگا بگۆڕن نە ئیتر بتوانن بەیەکەوە ژیان دروست بکەن نە بتوان کاریگەریەک لەسەر ئەفکاری ئیسلامی سیاسی دروست بکەن. ئیسلامی سیاسی بەهێزتر بوو و ئەمریکا ناچار بوو دیسا ئەمجارە لەگەڵ ئیسلامی سیاسی تالیبان ڕێک بکەوێتەوە بهێنێتەوە سەر دەسەڵات. لە شوێنەکانی دیکە لە بەهاری عەرەبیدا ئێمە بینیمان کە لە بەهاری عەرەبیدا ئۆباما ئیتر تفەنگی چەچی بەهاری عەرەبیدایە دەست ئیخوان الموسلیمین بە سەرۆکایەتی تورکیا وانە کە گوایە ئیخوان الموسلیمین بزوتنەوەیەکی نەرمڕەوە ئەتوانێ ئیتر هەم شۆڕژ بکە هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست بخە و هەم ئەتوانێت لە بەرژەوەندی سیاسەتەکانی خۆر ئاوا دابێ بەڵام بینیمان چی ڕوویدا نە تورکیا ئەو تورکیایە دەرچوو و ئیخوان الموسلیمینیش هەمووی بوو بە داعش ئیتر لە سووریا و لە عێراقدا لە لیبیا لە تونس هەمومان بینین تەقینەوەکان شاهێدن ئیتر بۆیە ناچار بوون هەر بە گڵۆپی سەوزی ئەمریکا ئەم جارە لە ڕێگای جەنەڕال سیسی عەبدولفەتاح سیسیەوە ئیتر کودەتایەکیان کرد بۆ سەر ئیخوان الموسلیمین و ئێستاکەش ئیخوان الموسلیمین لە لیستی تیرۆردایە. بەڵام تەجروبەیەکی ڕەجەب تەیب ئەردۆغان هەیە ئەو تەجروبێش هەتاوەکو ئێستا سەرکەوتووە. ڕەجەب تەیب ئەردۆغان بەردەوام ئیسلامیەکانی خۆی و ئیسلامیەکانی دیکە کە دێنێتە ناو تورکیا و دەیانهێنێتە ناو سەرمایەی تورکی جا ئینشاعاتە قاچاقچێتی ئەڕۆهینە قاچاقچێتی دیکەیە قاچاقچێتی سنوورە قاچاقچێتی چەکە قاچاقچێتی مرۆڤە هەرچیەک بێ گرنگ نییە بەڵام لە کۆتاییدا ئەمانە لە هەڕەشە بۆ سەر خۆرئاوە دوور دەخاتەوە. تەماشاکەن ئیتر هەر ئیسلامێکی سیاسی کە تورکیا دەستی بۆ درێژ کرده بێ ئەو ئیسلامە سیاسیە لە کۆتاییدا ئیتر لە کرداردا لە قسەنا لە کرداردا بە هیچ شێوەیەک ناتوانێت دژایەتی ئیسرائیل بکە و دژایەتی ئیسرائیلیش ناکە و ئێستاکە ئەو ئیسلامە سیاسیەی کە لە تورکیادا 20 ساڵە مۆدێلی هەیە دۆناڵد ترامپ ئیتر هەر لە بۆ هەندێک بەردەوام پستنی ئەردۆغان دەدا ئەردۆغان کاری باش دەکە ئەردۆغان ئازایە ئەردۆغان بەعاقڵە ئەردۆغان ڕەفیقی منە هەرچی پێی بڵێم ناڵێنە هەموو شتێک دەکە مەبەستی ئەوەیە. ئیتر لێرەدا لەڕێ ئەو ئەزمونەی ئەردۆغان دەیان هەوێ کۆپی بکەن لە بۆ سووریادا هەر لە بۆ هەندێک دەبێ ئەردۆغانی لە پشت بێ. ئیتر ئەوە بابەتێکی زۆر 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 گرنگە
ئەو بابەتە دەبێت لەو چوارچێوەیەدا تەماشا بکەین. ئەگەر نا مەسەلەکە شکستی خۆی برایەتی گەلان بەڕاستی دەبێ نامەوێ ئەوە لەبیر بکەم. یعنی ئەم جۆرە چۆن ئێمە گوتمان عاتیفە و ڕۆمانسیەتێک هەیە لە ناو ناسیۆنالیزمی کوردی لە بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا کە وەکو بڵێ ئێمە و ئیسرائیل و ئەمریکا لە یەکتر مارە کراوین، پەیوەندیێکی ڕۆمانسیمان هەیە کە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە. لە هەمان کاتدا ئیتر بزوتنەوەی چەپیش بە تایبەتی پەکێکە هەمان ڕۆمانسیەتی هەیە. یعنی برایەتی گەلان شتێکی خراپە نەخێر، شتێکی خراپ نییە. برایەتی گەلان بەس پەکەکە کردوێتی نەخێر، پێش پەکەکە پارتی کردوێتی. پارتی چەند ساڵ پێش ئێستا کاتێک دەستوری عراق دادگای فدرالی عراق ئیتر دەستورنە بەڵام یاسای هەڵبژاردنەکانی گۆڕی کۆتاکانی لە دەست پارتی ویستی کۆتاکان لە دەست پارتی دەربێنێ کورسی کۆتاکانکە 11-12 کورسیە و پێک دێ لە دەنگی ئێزیدیەکان و مەسیحیەکان و تورکمەنەکان. پارتی چۆن شێت بوو؟ پارتی چۆن داکۆچی لە نەتەوەکانی دیکە دەگرت؟ ئایا ئەمە برایەتی گەلانیە؟ ئەمەش برایەتی گەلان، بەڵام کێشەکە ئەوەیە پارتی بە سیاسی دەیکا لە بۆ سیاست دەیکا وە سیاسەتیشی لەسەر دەکا و سەرکەوتوش دەبێت. حیزبی چەپ ئەم دروشمان ڕۆمانسیانە کەشتی باشە خراپ نییە. ئێمە برایەتی عەرەبەکانی قامیشی نەکەین، چی بکەین؟ یانی بیان کوژین. برایەتی ئەرمەنیەکان نەکەین، چی بکەین؟ بیان کوژین. خۆی دروستبوونی مۆدلی ڕۆژئاوا ئیتر بەرهەمە سەرەکیەکەی بەرهەمی ئەرمەنی و سوریانیەکانە کاکە. ئەوانەی شارەزان ئەمە دەبێ ببینن. یعنی کەواتە یعنی لێرەدا کێشەکە چیە؟ کێشەکە ئەوەیە کە لەسەر ئەم جۆرە دروشمانە سیاست ناکرێت. ئەمە ناکرێت بکێ مەتریالێک کەرستێک لە بۆ سیاست. کێشەکەی پەکەکە ئەوەیە. بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە برایەتی گەلان لە مەودوان نەبێ و ئێمە خۆمان قەتیز بکەینەوە بگەڕێنەوە بۆ مۆدیلی کۆنی کوردایەتی، ئەو کوردایەتی کە لە هەولێر و سلێمانی 30 ساڵە بەردەوامە، ئەو کوردایەتی کە لە سەردەمی لە دوای کۆماری کوردستاندا لە سابلاخ بەردەوامە تێگەی ئەمەیان تاقی کراوەتەوە. ئەمەیان پێش برایەتی گەلانی پەکەکە چەندین جار شکستی خواردووە. لە مەهابا شکستی خوارد، 75 و 74 شکستی خوارد. لە ساڵانی هەشتادا کاتێک کەوتە پێش پازدارەکانی ئێرانی چۆمان و حاجی ئۆمەرانی بۆ ڕزگارکردن شکستی خوارد و کۆمەڵکوژی بارزانیەکانی لەگەڵ خۆی داهێنا. لە 86 و 87 و 88 کاتێک ئەمجارش پازدارەکانی هێنان بۆ هەڵەبجە و بیرە نەوتەکانی بابە گورگڕ و قەرەداغ و ئەمانە ئەمجارە شکستێکی دیکەی بەدوای خۆی داهێنا بۆ کارەساتی ئەنفال و کیمیا بارانی هەڵەبجەی لەگەڵ خۆی داهێنا. یانی و لە دوای ئەوەی کا هاتۆتە سەردەسەڵات هەتاوەکو ئێستا خەڵکی کوردستانی خەڵکی باشوور برسیە موچەی پێ نادرێ. لە ساموو ساڵێک 3-4 موچەت دەڕوا وانە تەماشا دەکەی کۆمەڵێک سێ و فرۆش و پاکەت فرۆشی کە پێشتر لە کەرەج بوون ئێستاکە بوونەتە میلیاردنێر. بەڵام کۆمەڵێک کەسی بەتواناییتر لە کوچە کۆڵانەکاندا دانیشتونە. ئەو مۆدێلی کوردایەتی پێش برایەتی گەلان شکستی هێناوە، بەڵام ئێستاکە دەرفەتێک دەبینێ ئیتر دەیەوێ لە ژێرناوی ڕیشسواکردنی برایەتی گەلان ئیتر مۆدلی خۆی بسەپێنێ. دەبێت ئێمە ئەو ڕاستیە ببینین. برایەتی گەلان وەکووتم شتێک نییە تەرجمەی سیاست بکرێتەوە. ئەو کۆمەڵێک دروشمی و ڕۆمانسی چەپەکانن هێناوتیانە ناو سیاست، بەڵام ئەمە لە وەکو دروشم خۆشە، وەکو کەرستەیەکی سیاسی نا. ئیتر ئەمە زۆر گرنگە. ئیتر ئەمە بابەتێکی دیکە ئیتر دانوستانەکان ئیتر دانوستانەکان کۆمەڵی قۆناغیان بەخۆوە بینین. پێش لە هەموو شتێک لە سەرەتای هاتنی ئیتر سووریای نوێ یعنی سووریای دوای ئەسەددا لە 10 ئازار ئیتیفاقێک ساز دەکرێت لە نێوان مەزلوم عەبدی و
ئەحمەد شەڕعدا ئەو ئیتیفاقە پێشتر لە ڕاستیدا بناغی بۆ دانرا بوو و ئەو ئیتیفاقە ئیتر کۆمەڵێک قاچی هەبوون قاچێکی ئیمرالی بوو قاچێکی ئیمرالی بۆ قاچێکی گرنگی و قاچەکەی دیکەی ئەوە بوو ئەمریکا بوو کە ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک پەلاماری هێزەکانی جۆلانی ئەلشەرع نەدەن کە هێزێکی لە ڕوو لاوازە ئیتر تابعی جۆلانی شخصی جۆلانی کە من هەژدە حەڤدە فراکسیۆنی جیاوازن و ئەمانە بەشێکیان جیهادیە بیانیەکانن و بەرژەوەندیەکانیان لەگەڵ یەکتر ناگونجێ لە بۆ هەندێک نابێ شەڕێک دروست ببێ و ئیتیفاقێکیان بۆ ساز کرد بەڵام لەو ئیتیفاقەدا کۆمەڵێک خاڵی باش هەبوون کۆمەڵێک خاڵی باش هەبوون مەسەر بەپێی ئەو ئیتیفاقە چی هەبوو بەپێی ئەو ئیتیفاقە لە سەدا چلی نەوتی سووریا لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک بوو لە سەدا چلی بزانە بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتر ئەمەیان ئەوەیان قبول نەکرد ویانیش درەنگیان خست هۆکاری درەنگ خستنەکەی ڕنگ بێ ئەوان بۆ شتی دیکە بگەڕێنەوە بەڵام بەڕای من هۆکاری درەنگ خستنەکەی چی بوو پێش هەموو شتێک پێشەوەی بچینە سەر هۆکاری درەنگ خستنەکەی خۆی ڕاگەاندنی لە دەی ئازار کارە ساتێکی زۆر زۆر گەورە بوو لەبەر ئەوەی لە 9 ئازاردایتر جیهادیەکانی شەرع متفقەکانی شەرع لە ناوچەی ساحل لە ناوچەی عەلەویەکاندا کۆمەڵکوژیەکی زۆر زۆر بێ بەزەیانیان لەسەر خەڵکی سڤیلی عەلەوی ئەنجامدا لەو ماوەیەدا 1970 کەسیان کوشتن و هەمویان خەڵکی سڤیل بوون بەشێکی زۆریان کۆمەڵگەی مەدەنی بوون بەشێکی زۆریان دکتۆر و ئەندازیار و مامۆستا بوون بەشێکی هەری زۆریان ئیتر پێشتر ڕکەبەری ڕژێمی بەشار ئەسەد بەڵام ئەمانە هەر هیچ هەموو فریای نەکەوتن ئیتر قەتل و عامێکی تائیفی زۆر زۆر گەورە ساز کرا و ئەمە ئیتر پرسیارێکی گەورەی دروست کرد لەلایەن نەتەوەکانی وەکو کورد و دروز و عەلەویەکان و مەسیحیەکان کە دەبێ بە زووترین کات یەک بگرن سووریای دووەم دروست بکەن چۆن لە لیبیا ئیتر بنغازی و جەڕابلوس هەبوو ئیتر ئەوانی سووریای دووەم دروست بکەن و ئەمە دەرفەتێکی زۆر زۆر زێڕین بوو لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتی کە دەیتوانی سووریای دووەم دروست بکەوە ئیتر ئەم دەست پێشخەوی لە دەستی ئەمریکا و تورکیا دەربێنێ بەڵام ئەمەی نەکرد ئەمەی نەکرد ئیتیفاقی دەی ئازار کرا ئیتر هەر ڕۆژێک دوو ڕۆژ دوای کۆمەڵکوژیەکەەوە ئەمە ڕووی سپی ئەلشەرعی سپی کردەوە تا ڕادەیەک لە هەمان کاتدا ئەمە ناکۆچێکی زۆر زۆر گەورەی لە نێوان نەتەوە مەزلومەکاندا لەگەڵ کورد دروست کرد کوردەکان وەک ئۆپۆرتۆنیست و خۆویست لە قەڵام دران کرد دەستیان خستۆتە ناو دەستی ئەحمەد شەرعی زاڵم و قاتیل ئیتر و ئەمە زەربەیەکی زۆر گەورەی لە ئیماژی کورد بەگشتی و هێزەکانی سووریای دیموکراتی بەتایبەتی دا بەڵام سەرباری ئەوەش ئەو ئیتیفاقە لەناو ئەو ئیتیفاقەدا خاڵی زۆر زۆر گرنگ هەبوون ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمەی درەنگ خست بەتایبەتی لە سەردەمێکدا کاتێک دوای ئەوە دوای کۆمەڵکوژی عەلەویەکان ئەم جارە ئیتر هێزەکانی هەتەشە دەستەی تەحریری شام لەگەڵ وەفدێکی ئیسرائیلی استخباراتی ئیسرائیل لە باکو کۆ دەبنەوە ئیتر لە باکۆ بەیەکەوە چای دەخۆنەوە محەبەت دەکەن ئیتر بە وەفدی ئیسرائیلی ئەڵێن ڕێگامان دەدەن بچین لە سوێدا ئیتر ئۆپاراسیۆنێککەن دەوریەک لێ بدەن هێزەکانی خۆمان نیشان بدەین چونکە ئەوێ هەر هیچ نەبێ خاچی سووریاییتر ئیسرائیلیەکانیش بەگاڵتەجاریەوە ئەڵێن بڕۆن بەڵام هەوڵ بدەن زۆر خەڵک نێشین یعنی کەمێک بیانێشێنن ئیتر جیهادیەکان بەردەبنە سەر ناوچەی سوێدا شاری سوێدا و هەرچی ڕیش هەیە دەیتراشن هەرچی کەس هەیە تەجاوزی پێ دەکەن هەرچی کوڕی گەنجیش هەیە کە تەسلیم نابێ و لەسەر چۆکدانانیشێ گول لە بارانی دەکەن و ئەمە وای کرد ئیسرائیلیە دروستەکان کە لە ناو دام و دەستگاکانی ئیستخباراتی ئیسرائیلدا سوپای ئیسرائیلدا ئیتر ڕۆلیان هەیە ئەمانە گلەیەکی زۆر لە نەتەنیاهۆ بکەن
من ئەو کاتە لەسەر سوسیال میدیادا تەماشام دەکردن مەسەڵەن یعنی دروزی ئیسرائیلی هەبوو فەرماندەیەکی سەربازیە بە ئاشکرا لەسەر تویتر وشەی بێشەڕەفی لە بۆ نەتەنیاهو نووسیوە بە زمانی عیبڕی هەیە خائینی نووسیوە ئیتر ئەمانە نەتەنیاهویان ناچار کرد هێڕشێکی تند بکەنە سەر جیهادیەکان حتا بارەگای ینی باخچەی ئەلشەرع و بارەگای وەزیری بەرگری سووریا ئیتر بۆمبە باران بکەن ئەمە چی دروست کرد لای هێزەکانی سووریای دیموکراتیک شتێکی وای دروست کرد کە ئیسرائیل لە مەودووە دەستوەردان لە سووریا دەکا و ئەگەر ئەوان ئیتیفاقی دەی ئازار پێک نەهێنن لە ئایندەدا سووریا ناسارە تعویزی زیاتر بدە بەڵام تەماشامان کرد ئەسڵ و ئەساسی ئەمە نەبوو لە 5 و 6 مانگی جانیوەریدا ئیتر ئیسرائیل و سووریا لە پاریس ڕێککەوت ناڵین لەو ئیتیفاقەدا ئیسرائیل گوتێتی بڕن کوردەکان بگوزن بەڵام گەورەترین ئاستەنگ بۆ ئەوەی ئەحمەد شەڕا هێرش نەکاتە سەر هێزەکانی سووریای دیموکراتیک ترس بوو لە ئیسرائیل کاتێک ئەو ئیتیفاقە کرا واتە ئەو ترسە نەما لە دوای ئەمە هێرشەکانیان ئەنجامدان و ئیسرائیلی جگەر لە لێدوانێکی هیچی نەکرد ئیتر ئەمە زۆر گرنگە ئینسان تێی بگا ئیتر لە بۆ هەندێ ئەو ڕێککەوتنانە تەماشا دەکەی ئەو ڕێککەوتنانە گەیشتە ئاستێک کە سێزەکانی سووریای دیموکراتیک هەموو عشیرەتەکان ئیتر لاچوون ئیتر چوونە لای ئەحمەد شەڕع و عشیرەتیش ئەوە تایبەتمەندی خۆیەتی ئەگەر عشیرەتەکە کوردیش بە هەروای دەکرد بۆ خورشید هەرکی لە هەولێر وای نەکردیتر خورشید هەرکی کورد نییە پارتیش نییە لە دژی پارتی هەڵنەستا ڕاپەڕی نەکرد لە هەولێر وایە نەیعنی پەیوەندی بە برایەتی گەلان و بە کوردەوە نیە پەیوەندی بە کارکتەری خێڵ و عشایرەوە هەیە پاشان هێزەکانی سووریای دیموکراتی لەو ناوچانەدا ئیتر لە ناوچەی ڕقا و دێرە زووردا ئەوە ڕاستیەکە ئەمە زانیارینە کە لەوێ دەوڵەتێکی پۆلیسی دروست کردو لە ژێرناوی ئەوەی کە لەوێ داعشانە گەنجەکان داعشن گەنجی 11 ساڵی و 12 ساڵی و 14 ساڵی گرتووە 5 ساڵ فڕێداوەتە زیندان بەبێ دادگای کردن و ئەمە بتەوێت و نەتەوێت عەرەب ناڕازی دەکاتەوە لە هەمان کاتدا تو ئەو هەموو ساڵە لەگەڵ بازرگانەکانی کوردستانی عراق باشووردا تۆ بسی شەو ڕۆژ نەوتی دێرە زوور تاڵان بکەی بیخێ ناو کەمیۆنەکان و کەمیۆنەکانیش بیبەنە باشوور لە باشووری بچێتە تورکیا و تورکیاش بیخاتە ناو بۆڕیەک و بیفرۆشێتە ئیسرائیل لەسەرەوەش ئیتر لە بۆ غەزە بگریە طبعا بێگومان عەرەب ناڕازی دەبێت لە تۆ عەرەب ئەتۆ بە داگیرکرد دەزانێ و لە هەمان کاتدا ئەتۆ هاتووی لە بەردەم هەر دەرگای ماڵێکدا هەر دەرگای سەرۆک عەشیرەتێکدا دووسێ ڕسمی ئۆجلانت چاندووە لە عارس بێگومان عەرەب ناڕازی دەبێ یعنی ئەم شتانە خەڵک هەمووی وەکو یەک نەبینێ هەردوو لە ناتوان ئەنجامێکی وای لە بۆ بکەنەوە ئیتر بە کورتی ئەو کەم و کورتیە استراتیژیانەی هێزەکانی سووریای دیموکراتیک چ کەم و کورتی ناوخۆوەکو مۆدل کە مۆدلێک بۆ ڕاستە لە شکل و شێمادا مۆدلێکی دیموکراتیکە ژنی لە ناودایە هەرچەندە ژنەکە فێمینیزمەکە فێمینیزمێکی عسکەریە چەکداریە فێمینیزمێکی سیڤیل و مەدەنی نییە و لە هەمان کەدا ئەو دیموکراسی هەم شکلی بوو هەم لەسەرەوە فەڕستکرااو بوو بۆ خوارەوە یعنی لەسەرەوە دەیانگوت با لە هەموو کۆمیسیۆنەکاندا ئێزیدیەک هەبێ تورکمەنێک هەبێ عەرەبێک هەبێ سوریانێک هەبێ بەڵام لە ژێرەوە ئەو کۆمیسیۆنە چه ئیدارەی دەکرد لە ژێرەوە هەواڵێک ئیدارەی دەکرد بە ناوی هەواڵی کادر هەواڵێکی شاخ هەواڵی کادر گەلێک جار سووری نەبوو کوردی سووریا نەبوو و ئەمە مۆدلەکەت دەخاتە ژێر پرسیارەوە وەکو مۆدلی سۆڤێتی کۆنی لێدێ ئیتر لە مۆدلی سۆڤێتی کۆنیشدا هەموو شتێک باش بوو هیچ شتێک خراپ نەبوو قووەت و قودرەت هەبوو هەموو شتێک باش بوو دەیانتوانی بە یەک ڕۆژ بچنە سیبیریا بەڵام تەماشا دەکەی لە پڕەوە ئەو مۆدلە کۆتایی پێهات خەڵک گوتی چی ڕوویدا کەس نەیزانێ چی ڕوویداوە ئەوەیە مەسەلەکە ئیتر لە بۆ هەندێک ئیتر ئەو هەموو کارە ساتانە ئەو هەموو کەم و کورتی استراتیژیکیانە و لەگەڵ گۆڕانکاری
خێرایی سیاسەتی دۆناڵد ترامپ وا دەکاتن کە ئیتر لە پڕەوە ئەو جوگرافیایی لە ژێردەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدا بوو بچووک بکرێتەوە و ئیتر جوگرافیا عەرەبیەکان جیا بکرێنەوە بخرێنە سەر سووریا و ئەمە هات هەتا بەر دەرگای قامیشلیش هات بەڵام لە پڕەوە ئەم جارە تەماشامان کرد ئیتر لەناو ئیدارەی ئەمریکیدا دەنگێکی دیکە بەرز دەبێتەوە ئەو دەنگە ئەڵێ ئەی دۆناڵد ترامپ ئەمەی ئەتۆ دەیکەی ویانیش ئەمەی نوێنەرەکەت تۆماس باراک دەیکە ئەمە هیچ لە بەرژەوەندی دوور و درێژی سیاسەتی ئەمریکادانیا بوەستە ئیتر لەو شوێنە وەستاندیان و دەست بە وتوێژی دیکەکرا بەڵام هەموو وت و وێژەکانیش هەتا سیمانگ لە بەرژەوەندی ئەحمەد شەرعدا بوون لە سیمانگدا ئیتر تەماشامان دەکرد ئیتر وت و وێژەکان گۆڕدران هەتا ڕادێک ئەتوانین بڵێن ئیتر خۆسەریەکە جارێ لەژێر پرسیاردایە ئەوە خۆسەریان نەخۆسەری دەمێنەیان نامینێ ئەمەیان لەژێر پرسیاردایە بەڵام هێزێکی سەربازی دەمێنێتەوە و لە ئیدارەکان یعنی بە هیچ شێوەیەک هەتاوە کوێستە نیشانەی ئەوەیەک نییە کە ئیدارەیەکی ئۆتۆنۆمی نەوەک وەکو باشووری کوردستان تەنانەت ئیدارەیەکی ئۆتۆنۆمی دەمێنێ هەتاوە کوێستە گفتوگۆکان بەردەوامن کێشە زۆرە لەسەر ئەوەی کە بەتایبەتی لەسەر دەواازەی سمێڵکە کە دەواازەیەکی زۆر زۆر گرنگە و ئەو هەردوو کوردستانەکە بەیەکەوە دەبەستێتەوە ئەمە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی تورکیا دانیە تورکیا استراتیژیەتشی وایی هەیە ئەگەر ناچاریش بێ کوردستانەکان قبول بکەن نابێ یەکێتیەکی کوردستانەکان هەبێ دەبێت لە بینی ئەمانەدا بەردەوام دیوار و بلۆک هەبن و ئەمە لە هەمان کاتدا مەترسیەکە بۆ سەر هەرێمی کوردستان بەتایبەتی پارتی دیموکراتیک کوردستانیش ناڕازیە لەمە چونکە تاقا ڕێگایەکە کە دەیبەستێتەوە بە ڕۆژئاوا و بە سووریاوە لەسەر ئەمە هەتاوە کوێستا ناکۆچی هەیە لەسەر بیرە نەوتەکاندا وەکو ڕمێڵان و ئەمانە هەرچەندە ئەمە لە چاو بیرە نەوتەکانی دێرە زۆر نەوتی زۆر نییە و کوالیتەی نەوتەکەشی زۆر باش نییە لەسەر ئەمانەدا هەتاوە کوێستا ناکۆچی هەیە و لەسەر فڕۆکە خانەی قامیشلیش هەیە لە هەمان کادا لەسەر کوبانێ هەتاوە کوێستا ناکۆچیە ئابلۆقی سەر کوبانێ هەتاوە کوێستا هەڵ نەگیراوە بە تایبەتی تورکیا هەڵی ناگرێ و ئەمەش پەیوەندی بۆەوە هەیە کە هێزێکی تۆکمەی هێزەکانی سووری دیموکراتیک لە کۆبانێ ماوە و ئەمانە چی قورسیان لەدەستدایە هەم تورکیا و هەم شام دەیانەوێ ئەوان ئەم چەکە قورسانە تەسلیم بکەن ئەمانیش تەسلیمی ناکەنیتە بۆیە بابەتەکە لەو چوارچێوەیەدا ئەگەر شی بکەینەوە باشە و ئیتیفاقی سیمانگ بە تەماشا دەکەین هەروەکو لە هەواڵەکانیش لەم ڕۆژانەدا بە دەرکەوت کە ئیتیفاقەکە بە شێوەیەک لە شێوەکان دەستی ئۆجەلانی تێدا بووە یعنی بەڵگەمان لە بۆ ئەمە چییە؟ ئیتر لە چاپەمەنی نزیکی پەکەکەدا شتێکی وا بڵاو دەکرێتەوە کە ئۆجەلان سووریای ویانیش ڕۆژ ئاوای لە کۆمەڵکوژی ڕزگار کرد قووەت و قودرەت و حکمەتی ئۆجەلان وای کرد کە تورکیا ناچار بکە و شەرع ناچار بکە و ئەمریکا ناچار بکە و فەڕەنسا ناچار بکە و بارزانی ناچار بکە بۆ ئەوەی کۆ ببنەوە و ئیتر لە جیاتی ئیتیفاقی هەژدەی مانگ کە هیچ شتێکی لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک نەهێش بۆ جگە لە تەسلیمیەت لە جیاتیەوە ئیتیفاقی 30 جانیوەری پێشکەش کردووە یعنی شتێکی وا دەکرێت بێگومان لایەنی پرۆپاگەندەی هەیە بەڵام لایەنێکی ڕاستیشی هەیە لایەنە ڕاستیەکەی ئەوەیە تەماشای دیدارەکانی ئۆجەلان بکە لە 24 مانگ لە ئیمرالی و ئیتیفاقی 30 مانگ بکە بیان هێنە بەرامبەر یەکتر تەماشا دەکەی شتێکی پارالێلت بۆ دروست دەبێ یعنی لێرەدا دەبینین کە ئیتیفاق یعنی ئۆجەلان ڕۆلێکی هەبووە بەڵام ڕەنگ بێ ئەو ڕۆلە بەتەنیا ڕۆلی ئۆجەلان نەبوو بێ ڕۆلی سێناتۆرەکانی ئەمریکا گرنگ بوو بێ ڕۆلی ئیتر دەوڵەتی قوڵی ئەمریکا تا ڕادێک هەبوو بێ هەروەکو دەزانی پێش ئیتیفاقی 30 مانگی ئیتر تەماشامان کرد کە وەزیری
دەرەوەی فەڕەنسا پێشەوەی بێتە هەولێر مەزلوم عەبدی و بارزانیەکان ببینێ و پێشەوەی فواد حوسێن و عراقیەکانیش ببینێ سەرەتا هاتە تورکیا لەگەڵ ئەردۆغان کۆبووە لەگەڵ هاکان فیدان کۆبووە. ئەمە زۆر زۆر گرنگە. ئەمە نیشانی ئەدا کە ئیتیفاقی سی مانگی تر ئیتیفاقێکی نێودەوڵەتی بەهێزترە و ئەو هێزانەی کە بەرژەوەندیەکیان جیاوازترە لە بەرژەوەندی ڕۆژانەی تۆماس باراک وەکو دەوڵەتی فەڕەنسا وەکو بەشێک لە دام و دەستگاکانی دەوڵەتی ئەمریکا ئەمانە ئیتر تا ڕادەیەکی زۆر ئیتیفاقی سی مانگیان ناچار کردەوە بۆ ئەوەی شتێک بە ناوی کورد بە ناوی کیانی کورد بەڵام ناوەکەشی بەڵام بە هیچ شێوەیەک لە ئەو کیانە ناچێکە لە عراق بۆ ئاساییشە کە لەو کیانە نەچێ چونکە هیچ شتێکی ڕۆژ هەڵات بە هیچ شتێکی باشوور ناچێت نە جوگرافیایەکەی نەمێژوەکەی. کوردستانی عراق لە سەردەمی ئینگلیزیش دەدانی پەیدا نراوە. هیچ سەرۆکێکی عراق بە سەدام حوسێنیشەوە کورد و کوردستانی ڕات نەکردوێتەوە. سەدام حوسێن جلی کوردی لەبەر دەکرد حتا جارێکیان هات سلێمانی بە کوردی لەگەڵ منداڵان قسەی دەکردیتە. سەدام حوسێن بە خۆی ئیمزای لە پشت ئۆتۆنۆمی لە بۆ کوردەکان کردو هەرچەندە لە کرداردا شتێکی دیکەی کردووە. یعنی هیچ کەسێک نەبووە ئەندازیاری حیزبی بەعسی عراقی سووری میشن ئەفلاق کوردەکان بە برای خۆی دەزانێت بە تەنیا یەک مەرجی لەسەر کوردەکاندا هەیە ئەڵێ تکا دەکەم لە شەڕی ئیمپریالیزمدا لە پشت ئێمە بن لەگەڵ ئیمپریالیزم مەبن. ئەوە میشل ئەفلاقە. ئیتر لە عراقدا جوگرافیایەکی یونیکی کوردیمان هەیە لە مەندەری و خانەقینەوە تاوەکو دەگەیە زاخۆ جوگرافیایەکی کوردیە بەڵام ئەوانەی ڕۆژهەڵاتی کوردستان بزان لە بینی هەر شارێکی کوردی چەند شار و شارۆچکەیەکی عەرەبی هەن لە بینی هەردێکی دوودەی کوردی چەند دێهاتێکی عەرەبی هەنیانی هیچ شتێک بەیەکەوەیان نابەستێتەوە تەنانەت لە شارێکی وەکو قامیشتی نیوە نیوێ لە حەسەکە نیوە نیوێ و ڕەنگ زۆرینەکەی عەرەب بێیانی ئیتر ئەو بابەتانە مرۆڤ دەبێ ڕاچاو بک بەپێی ئەو واقعە هەرس و کەوت بکات سیاسەتی ماکسیمالیستی پێشتر غەڵەت بوو و ئەو سیاسەتە گۆڕانکاری دەبێ بەسەردابێ کە پێی وایە ئێمە وەکو هێزێکی چەکداری کوردی دەتوانین لە ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێک بین لە ململانەکان ئیتیفاقی بکەین ئەوە تا ئێستاش بەردەوامە وازی لێ نەهێنراوە واتە ئەگەر بەرەی ئەمریکا نەبوو لەگەڵ بەرەی شیعە ئەتوانین ئیتیفاقێک بکەین و یانیش بە پێچەوانە ئیتیفاقێکی تەکتیکی بکەین بتوانین خۆمان بپارێزین بەڵێ هەڵومەرجی ئەمە هەیە بەڵام ئەمە بەرەو کوێمان دەبا ئەمە یەک دووەمینیان ئایا ئەگەر حیزب عقلێتی خۆی نەگۆڕێ ئەو جۆرە ئیتیفاقانە جاچ لەگەڵ ئێران دەبێت لەگەڵ لایەنێکی کە دەبێت بەرەو کوێ دەبا ئەمانە بەڕاستی جێگای پرسیارن چارەسەری ئەمە نیە چارەسەری ئەمەیە کە حیزب لە ڕەگ و ڕیشەوە بگۆڕدرێ بەڵام کێشەیەکی لەو بارەیە حیزبی کوردی تا چ ڕادێک ئەکرێ بگۆڕدرێ ئەمەشیان پرسیارێکی سەرەکیە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین لە کۆتاییدا ئۆجەلانیشی ماوەیەکی دوور و درێژە گەشتوتە ئەو بڕوای ئاڵێ من پەشیمانم کە لە ساڵی 1994 پەکەکەم هەڵنەوەشاندەوە چونکە دەزانێت کە پەکە ناگۆڕدرێتتر ناگۆڕدرێ ئیتر کۆمەڵێک کەم و کورتی هەیە ئەو کەم و کورتیانەی بۆ چارەسەر ناکرێن بەردەوام بە دوای متتەفقێکدا دەگەڕ بەردەوام بە دوای متتەفق گەڕێ لە کاتی تەنگاسیدا بە دوای متتەفقێکی کوردی دەگەڕێ بەڵام کاتی تەنگاسیەکە نەما لەگەڵ ئەو متتەفقات کوردی تێک دەدا ئەمە بە تەنیا پەکەنی هەموو بزودنەوەی کوردیش وایە پارتی وایە حیزبی دیموکرات وایە کۆمەڵە وایە وانە یەکێتی وایە ئیتر ئەمە تایبەتمەندی بزودنەوەی کوردی بە تایبەتی بزودنەوەی چەکداری کوردیە و لە هەمان کاتدا ئەو بزودنەوە چەکداریە لە پێش دیموکراسی ئاستەنگە لە پێش گۆڕانکاری ئاستەنگە ئیتر ئەمانە هەموو کۆمەڵێک بابەتن کە وای کردووە لەو پرۆسی ئیمرالیدا ئیتر یەک لە خاڵە گرنگەکان کە ئەو زەران بی هەوێ ئیتر ئەویش هەڵوەشانەوەی پەکێکەیە کە ئەمە هەم شتێکە بەڕای ئۆزەلانەوە لە چوارچێوەی ئۆزەلانەوە شتێکی ناچاریت دەبێ بکرێ بەڵام لە چوارچێوەیەکی دیکە ئەکرێ بڵێ ئەمە بابەتێکی هەڵەیە بابەتێکە کە ئەکرێ کۆمەڵێک ڕیسک لەگەڵ خۆیدا بێنێ کە پێشتر دەربارەی هەڵوەشانەوەی سۆڤێتدا ئەم شتانە هەبوون ینی کۆمەڵی کەس دەیانگوت با سۆڤێت خرانەکەین سۆڤێت خراب بکەین دنیا خراپ دەبێ
لە بەرامبەر ئەمریکادا هیچ کەسێک نامینێ ئیتر ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو دنیا تێک و پێک دەدا واش دەرچوو ئیتر دەیانگوت با سۆڤێت هەڵەوە شەینەوە بەڵام سۆڤێت دیموکرات بکەین سۆڤێت بگۆڕین بۆ سۆڤێتێکی دیکە لە خەیاڵ و لە عاتیفەت تێبپەڕین ئێستا کە بزوتنەوەی کوردی بە ڕاستەکەی و بە چەپەکەیەوە بە ناسیۆنالیستەکەی و بە برایەتی گەلانیەکەیەوە لە قەیرانێکی زۆر زۆر گەورەدایە ئەو دەڵێ ئەو لە قەیراندای ئەویش دەڵێ ئەو لە قەیراندای ئەو دەڵێ تاوانی ئەوە لە ڕیفراندۆمدا وابوو ئەویش دەڵێ تاوانی تۆ و برایەتی گەلانی تۆیە کە لە ڕۆژ ئاوادا وات کرد لە ڕاستیدا هەردوو لایەنیان لەناو قەیرانی زۆر زۆر گەورەدان بزوتنەوەی کوردی بەگشتی دەبێت لە ڕێگ و ڕیشەوە گۆڕانکاری بەسەردا بهێنرێ ئەمە کۆی بابەتەکەیە زۆر زۆر سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون سوپاس بۆ بەسەرکردنەوە کەتان و داوای لێبوردنەکەم ئەگەر بەرنامە ئەگەر وەڵامی پرسیارەکان تۆزێک درێژ بێ هەر بژین سوپاس